لە ڕاستیە ئێمە گفتوگۆکانمان لەبارەی چۆنیەتی دیار یا خود چەندەتی دیاریکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستانە لە پرۆژە یاسای بودجەی 2021 کە ئێستا حکوومەتی عێراق لە سەربەندی نووسینەوەی ئەو پرۆژە یاسایەن و گفتوگۆکانمان ئێستا لەسەر ئەوە چڕ کردوێتەوە کە ئەویش پێوەستە طبعا پرسیدارایی پێوەستە بە بڕی نەوتی هەنار دەکرا و بڕی داهاتی نەوت و غیرە نەوتی و دەواازە سوودەکانیشە ئەمان هەمویان گفتوگویان لەبارەوە کراوە و هەوڵمان داوە ڕوونیەک یاخود ڕوونیەک نیشان بدەین سەبارەت بەوەی کە لە لای حکوومەتی عێراقی غامزە یاخود ڕوون نییە و توانیمانە تا حدێکی زۆر باش تا ئارسێکی زۆر باش گفتوگۆکانمان ئەرێنی بن و یەکتێگەیشتنی باشە بێ لە نێواندا خۆی هەنووکەیترین و گرنگترین پرس کە ئێمە گفتوگۆی لەبارەوەکەین پرسی داراییە کە سەرەکی ترینیان شایستە دارایەکانی موشەخۆرانی هەرێمی کوردستان ئێمە بەڕوون و ئاشکرا پێمان ڕاگەیاندوون کە زیاتر لە 900 ملیار دینارمان تەنها بۆ موچەی موچەخۆران دەوێت بە شێوەیەکی گشتی نەک تەنها فەرمانبەران و بڕی داهاتمان لە نەوت و لە غیرە نەوتی ئەوە نەیەوە ئێمە وەکو پشکێک لە عێراق پێویستە ئەرک و مافمان لەسەرە و ئێمە ئامادەین ئەو ئەرکانە جێبەجێ بکەین بۆیە دەبێت حکوومەتی عێراقی پابەندێت بە مافەکانمان و دابینکردنی شایستەدارایەکانمان ڕەنگە خلافاتی سیاسی کاریگەریان هەبوو بێت لە ماوەی ڕابردووە بەڵام لە چەند سەردانی پێشومان توانیمان لەگەڵ ژمارەیەکی زۆر لە سەرکردەی سیاسی و حزب سیاسیەکان کۆبوونەوە ئەنجام بدەین و تیان بگەینی کە ئێمە مەبەستمان نەڕێدرکردنە لە مافخواردنی حکوومەتی خەڵکی عێراقە ئێمە ئەمانەیە ڕێک بکەوین مافەکانی خۆمان وەربگرین و پابەندەکانی سەرمان و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکەین و ئێستاش پێمان وتون لە پرۆژە یاسای بودجەی 2021 چه ئەرکێکمان لەسەرە دڵنیاتان دەکەین و ئێمە ئامادەین جێبەجێ بکەین بەڵام بەرامبەر بەوەش دەبێت حکوومەتی عێراقی مافەکانمان شایستەدارایەکانمان پێ بدات ئێمە ئامادەیمان نیشان داوە پرسی نەوت پێکەوە ئەوەی لەسەرمانە جێبەجێ بکەین و پرسی دەواازە سنوودیەکان وەکو چۆن لە دەستوری عێراقیە هاتووە لە مادەی 114 بە هاوبەشی بڵین بەڕێ ئەکرێت بڵین کارەکانی جێبەجێ ئەکرێت ئاوا ئێمە پابندین بەوەی کە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عێراقیە ئاسایی ڕقابەی مالی عێراقی بێت سەردانی دەواازە سنوودیەکان بکات و بەرامبەر بەوەش کە هەر پابندیشین بەوەی کە 50% داهاتی دەواازە سنوودیەکان بە پێی یاسای ئیدارەدانی دارایی عێراق ڕادەستی حکوومەتی عێراقی بخینەوە ئێمە ئەو ئامادەیەمان نیشانەداوە بۆیە هیچ بیانوێکی وانەماوە بۆ ئەوەی نەگەین بەڕێکەوتن